بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. بنێران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئامۆژگاری لێ ئێوارێکی تر لێ ئێوارەکانی ئامۆژگاریدا لە خزمەتتان داین. بابەت و باسێم ئێوارەیەمان بریتیە لە چەند کێشەیەکی کۆمەڵایەتی ناو کۆمەلگاکەمان. بێگومان هەر لەو کاتەی کە ئێوارەی ئامۆژگاری بەم شێوازە گۆڕدرا لە کەناڵی ئامۆژگاری بەوەی کە هەر ئێوارەیەک و لە خزمەت مامۆستایەکی بەڕێز داین تەوەر و بابەتێک پرسیار لێ یەکەین دوای ئەوەی کە ڕیکلامەکەیمان بڵاو کردەوە لە فەیسبوک داوامان کرد لە خەڵک کە کێشە کۆمەڵایەتیەکان یاخود چی بە باشەدان قسەی لەسەر بکرێ چەند پرسیارێک ئاڕاستەی من کرابوو کە ئاڕاستی مامۆستایەکی بەڕێز و خۆشەویستی بکەم. جا منیش حەسڕەن ئەو پرسیارانی کە کراوە چەند پرسیارێکی گرنگیان کە چەند جارێک دووبارە بۆتەوە ئەمەوێت ئاڕاستەی میوانە بەڕێز و خۆشەویستەکەمی بکەم کە میوانداریمان کردووە بۆ ئێوارەی ئەمڕۆ کە بەڕێز و خۆشەویست مامۆستا زانە عادلە. مامۆستای بەڕێز زۆر بەخێرتون دەکەین. خەیوە سەر چاومان. بارك الله فيكم. خوا عەزیز بنووسێ. خوا موفقتان کە ئینشاءالله. مامۆستای بەڕێز ئەمەوێت لەو پرسیارە دەست پێ بکەم کە ئەمە کێشەیەکی ناو کۆمەلگاکەمانەوە زۆر پرسیاری لێەوە ئەکرێت. ئەویش بریتیە لە نەدانی میرات لەلایەن برا گەورەوە بە براکان و خوشەکانی یاخود لەلایەن براکانەوە بە لەلایەن برا گەورەوە بە براکانیشی نەک هەر بە خوشکیش. جا ئەمەی مامۆستا بەڕێز لە دوو ڕووە ئەومان بۆ ڕوونکەیتەوە کە ئایا لە شەریعەتی خوا ڕێگە پێدراوە برایەک قۆڕەخکاری بکات بەسەر میراتی باوکیە براکانی تری بێبەش بکات یاخود براکان خوشەکان بێبەش بکەن. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وأصحابه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. خواهي قرم مهربان لفرمديك قدسيا فرمي يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. أفرمي إبن دكانم من استمكردن مسرخم حرام كردو قدغم كردو أما دني بقي مسقال زريك لبكار بينم و لە نێوان ئێوەشە حرامم کردووە قەدەغەم کردووە بۆیە بە هیچ جۆرێک بیر لەوە نەکەنەوە کە هەستەم لە یەکتر بکەن. زوڵم و ستەم تاوانێکی زۆر گەورەیە. خەڵک وا دەزانێتەوە ئینسان کەسێک بکوژێتەنها ئەوە زوڵم و ستەمە یا عەرزی کەسێک داگیر بکاتەنها ئەوە زوڵم و ستەمە. نە زوڵم و ستەم مانایشی بەرفراوانە. هەر کاتێ ئینسان ئەرک و مافێکی لەسەر بوو پێی هەڵنەسا وەکو ئەوەی کە خوای گەورە میهرەبان داوای لێ کردووە ئەوە زوڵم و ستەمی کردووە. و پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام فەرمیەتی اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. خۆتان لە ستەم پارێزن چونکە ستەمکردن لە ڕۆژی قیامەتە پارچەیەکە لە تاریکی. دیارە خوای گەورە میهرەبان کاتێ باسی میراتی دەکات لە قورئانە لە چەند ئایەتێکی زۆر کەمە زۆر بە جوانی باسی دەکات بە شێوەیەک کەوا هیچ مەجالێک ناهێڵێتەوە بۆی کە ئینسان هیچ قسەیەکی تری تیا بکە یا لە لای خۆیەوە بە بۆ چوون و ئارەزووی خۆی بێوێ پارەی میراتیدا بەش بکە. خوای گەورە میهرەبان لە قورئانە فەرمێ يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلثا ما ترك وإن كانت واحدة فلها النصف ولأبويه إلى آخر الآيات. خوای گەورە فەرمێ خوای تەعالە وەسێتان بۆکە بەوەی کەوە میراتی بۆ منداڵەکانتان بەم جۆرەیە للذەکەری مثل حظ الأنثيين نێرینە بەقەی دوو بەقەی مینە دەبا. جا باسی نەکردو لێرە ئەمە برا گەورەیە ئەمە برا بچووکە ئەمە خوشکە ئەمە برایە ئەولاد بە هەمووی پێکەوە باس کردووە. بۆیە برا گەورەیە کاتێکە ئەبێتە سەرپەرشتیکاری کۆمەڵێک برایکە کە لە خۆی بچووکترن ئەوە ئێستا چۆتە جێی باوکی دەبێ وەکو باوکی بەڕەحم بێ بۆ منداڵەکان دەبێ وەکو باوکی بە سۆز بێ بۆیان خەمخۆریان بێت. چۆن ئەگەر ئەو باوکە لە ژیانی دنیای مابە چۆن بوو بۆ کچەکانی چۆن بوو بۆ کوڕەکانی تری دەبێ ئەم برا گەورەیەش ئێستا ئەم منداڵانە برا بچووک و خوشەکانی تر یعنی وا ئەزانن ئەم برا گەورەی لە جێی باوشانە لە کۆمەڵاتی ئێمە وا حسابی بۆ کرێت بێگومان. هەر بۆیە ئەم برا گەورەیە بەوەی کە پێگەیەکی هەیە و مەقامێکی هەیە لەناو براکان و خوشکەکانی تریا نابێ ئەمە بقۆزێتە بۆی کە زوڵم و ستەم بکە مافی کەسانێکی تر بخوا
ماڵێک خوا کە بۆ حەڵاڵ نییە یعنی کاتێک کە مافی خوشەکەی دەخوا لە ترسی ئەوەی و لە داخیەوەی کە نەک ئەم پارێ بۆ زاوەکەی بچێ یا مافی برایەکی تریە خوا یعنی ئەوە چۆن بچێ ڕێگری بکە و چەتەی بکە ماڵ و سەروەت و سامان لە خەڵک زەوت بکە بچێ بە زۆر عەرزی خەڵک داگیر بکە بە زۆر گیرفانی خەڵک ببڕێ هیچ فەرقی نییە لەگەڵ ئەوەیە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ئەوەیە واتە دیناری هیچ کەسێک بە کەسێکی تر حەڵاڵ نییە خوای گەورە میهرەبان بۆ جۆرە دایناوە بۆی ئەمە زوڵم مستەمە حتا وەکو ئینسان یعنی دەبێ بیر بکاتەوە تۆ براگەوری پێگەیەکت هەیە تۆ لەبەر خاتری پارە و پول شخصیت و کەسایەتێکت هەیە لەناو خانەوادە و خێزانەکەتە بۆ لەبەر خاتری پارە و پولی دنیایی کە هیچ قیمەتێکی نییە ئەو وەزن و سەنگەی خۆت لەدەستە دەی سبەینێ ئەو خوشک و برایەتی حسابێکت بۆ ناکەن سبەینێ ڕق و قینە دروستە بێت لە دڵی ئەو خوشک و برایەتە لە بەرامبەر تۆیە بەڵێ عەفوان مامۆسای بەڕێز ئەو قسەیە تەئکید لە یەکەمەوە کە زۆر جار ئەڵێت من بۆچی میرات بدەم بە زاوە خوشکەکەم تا لە ماڵە بۆ من کەسابەتم کردو من ماڵم پێکەوە ناوە ئێستا من ئەو پارەی بۆ بخەمە دەستی زاواوە بۆیە خوشەکەی مەحرومەکە لەبەرەوەی کە نەیدا بە زاواکەی دیارە ئەمە بابەتێکی جاهیلیە هەر پێش ئیسلام ئەم بیرۆکەی هەبووە بەڵام ئیسلام هات ئەم شتەی لەناو برد کۆتایی پێهێنا جا خۆتۆش ئەو کەسە بۆ نمونەکە ئەم بیرۆکەی هەیە خۆتۆش خێزانێکی تە ئێوش بێگانەیە خۆ پارەی تۆ هەموو لەژ دەستی خێزانەکەتایە جا خۆ ئەوش بێگانەیە یعنی ئەمە بیرۆکەیەکی زۆر جاهیل و نەفامانەیە ئەمە مافێکی خوایە ئەمە مڵکی ڕەب العالەمینە تەنانەت پیاوێک کە سەرۆت و سامانی هەیە لە دوای مردنی ناتوانێت تەسەڕوفی پێوە بکە یعنی ماڵەکە خۆیەتی هی باوکەکەیە خۆی کردێتەوە خۆی ماندوو بووە بە دەست و ڕەنجی شانی خۆی پێی کردووە لە دوای ئەوەی کە بۆ نەدەمرێ وەسێتەکە لە دوای من بەوی بدەن بەوی مەدەن ئەو وەسێتە نایخوا هیچ قبول کراو نییە و وەسێتیشی باتڵە خۆ ماڵ و سەر و سامانی خۆشێتی بەڵام لە دوای مردنی کۆتایی پێدێ پارەی ئەو نییە حەقی تەسەڕوفی نییە کۆتایی بە هەموو شتێکاتوە ئەمە باوک تجایوەی کە برا تۆ فەردێکی لە ئەفرادی ئەو خێزانە یعنی چی بۆ براکانی تریشێ بۆ تۆش بە هەمان شتەیە بە مجەڕەدەوەی کە تۆ برا گەورەی و ئیتر خۆت بە خاوەنی ئەو پارەی بزانی بەڕاستی مە زوڵمێکی زۆر گەورەیە و جەهل و نەفامیە لە دینی خوای گەورە و میهرەبانە و یعنی من وا دەزانم کەەوە ئەو کەسانە بە هیچ جۆرە خێر لەو پارەی نابینن و فەڕ و بەرەکەتی تێدا نامێنێت جەزاک الله خێر مامۆسای بەڕێز یەکێک لەو خوشکانە کە پرسیارێکی بۆ من ناردەبوو 50 وەرەقەیەک لە میراتی باوکی بەرکەوتووە کە حەقی خۆی بووە وای کە دابش کراوە 50 وەرەقە حەسڵەن مەحدودی ئەو بووە براکانی تەلەفۆنیان بۆ کردووە و تویانە ئەوەندەت بەر ئەکەوێت ئەتەوێت ئەوی شوتی بەڵێ تەنها لەسەر بەڵێگە ئەمان نیەتیان وا بووە کە ئەوڵە نامەوێت کەوتێتی ئەمەوێت ئیتر ئەم خوشکیان هەجر کردووە نە سەردان نە سەلام نە کەلام تەنانەت ئەو ئافرەتە کوڕی مردووە براکانی کە خاڵی ئەو مناڵ ئەکەن نەچوونەتە پرسە و نەچوونەتە سەردانیان مامۆسای بەڕێز کێشەکان لێرە ئەوەی کە جێی ناڕەحەتی ئەوەیە کە باس ئەکەن ئەڵن ئەوانە ئەهلی مزگەوتن نوێژ ئەکەن یعنی کەسانێکی موسڵمانن ئایا شریعەتی خوا چۆن ئەڕوانێتە ئەم جۆرە بەیانی کە بەو شێوازە یعنی تەڕحی میراتەکەن بۆ خوشەکان کە نەیانەوێت ئەگەر بیانەوێت ئەو کاتە مقاطعە ئەتوانم کەمە دوو بەشەوە بەشی یەکەمی ئەوەی کە نازانم ینی ئەو جۆرە مسلمانانە خۆشەویستی دنیا بۆ ئازاڵ بۆ بەسەریانە یعنی کوا دینی خوای گەورە میهرەبان کوا ئەو هەموو ئاەت و فەرمودانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هەندەدا تۆ ئەم دنیای لە دەستا بێ دڵتانە بێ ئەمە دنیای خۆت ئەوەی کە بە حەڵاڵی بۆ خۆت پێی کردووە تجای ماڵی خەڵک تجای سەرۆت و سامانی خەڵک ئینسان چۆنە بێ چاوی لە دوای سامانی خەڵک بێ یعنی چ ئیستیفادەیەک دەکەی یعنی چ ئاستێکە کە ئینسان تێی بکەوێت ئینسان سەیری هاوڵ خۆشەویستەکانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام سەیری پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ سوێن بەخوا ئەگەر بەقەی دۆڵێک زێڕمە بێ حەزەکەم هەتا ئەوەرە هیچی نییە ئەڵمەوی بەخشن یعنی وابوونە عائیشە ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ لەلایەن خەلیفەکانە و دیاری بۆ نراوە جاریوە 1000 دیناری ئاڵتوونی هەتا ئێوارە دینارێکی نێشت تۆ لە ماڵی خۆیە یعنی وەکوی کە بەڵایەک بێ لێیت برسێ ئەمان وابوون لە ئاستی ماڵێکە کە حەڵاڵی خۆیانە جزا ئەوەی کە ماڵێک کە هی خۆت نەبێت یعنی ئینسان نابێ بپرسێ لە خۆی لە بەرامبەر ئەم پارێ لە ڕۆژی قیامەت و حەسەبەکترێ یعنی خوای گەورە و میهرەبان لێی ناپرسێتەوە فەرمودە صەحیحەکەیە من ئەینە اکتسبته وفيما أنفقته چۆن پێیات کرد لە چۆ هێنات
هی کوێ ئەم ماڵە اینجا لە چیشا سەرفت کرد ئەجا بۆچی ژوا ئەەکەی یعنی بۆ خاتری ماڵ و منداڵ ئەمە لقێکی یەکەم لە پرسیارەکە و هەتا ئینسان ماڵ و سەرەتەی دنیا نابێ ئەوەندە خۆشەویست و شیرین بێت تا لە پێناوێ ئینسان زوڵم مستەم بکە و دەست درێژی بکاتە سەرسەرت و سامانی خەڵکی بەڵام ئەمەی چەکە لە نیشانەکانی قیامەت چونکە پێغەمبەرە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام إن من أشراط الساعة لنشان كان قيامة أويا لا يبال المرء بما أخذ من المال أمن حلال أم من حرام جويلينية گرنگەوەی کوی بکاتەوە خڕی بکاتەوە جا لە ڕێگەی حەڵاڵە یا حرامە ئەو باکی نییە لەسەرەوانە ئەمەی چەکە لە نیشانەکانی قیامەت بڕگەی دووەم ئەوەیە کە زۆر جار ئەمە ئەبینین و ئەبیستین تەلەفۆن ئەکرێ یا ئەو بەشەکەمان بۆ داناوەرە بیبە ئافرەتیش جار وایە لە ڕوا دامێنێ بڵێ خوشک بە تایبەتی حەزەکە براکانی حاجز دەم هەڵێ ئێوە کێشەتان نەبێ من هەر نامەوێ بەتەکید وەکو لە شەرما نابێ بەم جۆرە بێ پارەکەی بۆ جاکەمەوە ئەیکەمە ناودەستی خوشکمە من پارەی تۆ خۆ حافیز جا ئیتر لەکوێ سەرفێکە بچی ئەدا بچی نادا ئەو بۆ خۆی ئازادە لەوەیە بەڵام تۆ هێشتا پارەکەت پێی نەداوە ئەوەندە مڵکی توێ کاکە مڵکی توێ بێنە دەردەسی ئەوەندە حسەی توێ ئەوەندە پارەی تۆ بێنە کاکە دەردەسی بۆ بە تەلەفۆنی بۆ ئەەکەیت چی ئیسیفادە لەم تەلەفۆنە هەیە یعنی ئینسان بۆ ئاوها بێ ماڵی دنیا چی ئاوهای بۆ بکە بۆیە ئەمە زوڵ مستەمە نابێ ئافرەت لە خۆی بە تایبەت شەرمنۆکە ئافرەت لە ڕوا دامێنێ جاری وا هەیە لە ترسیەوەی وەکو جەنابەت باست کرد دڵی براکانی لێ عاجز نەبێ یا دڵی ئەبینێ خوشتێکی وە پارەکەی بەخشیوە خوشێکی تری وا پارەکەی بەخشیوە ئەمیش لە ڕوا دامێنێ بەڵام هۆکارەکەی چیە سەرەکیەکەی ئەوەی کە بەم کارە هەڵەسێ دەبێت کێ بێ ئەسڵەن یا مامۆستایەکی ئاینی بێت یا دەبێت لە محکەمە بێت ئەگەر لە محکەمەی بانگی هەمویان دەکرێت و پارە درێ بەدەستی هەمویان ئەگەر مامۆستایەکی ئاینی بوو یعنی ئامۆژگاری بۆ خۆم هەموو مامۆستایانێکەوە بابەتی میراتی حەلەکەن بە هەموو ئەندامەکانی خێزانەکە کە پشکیان هەیە لەو میراتیە بە ئامادە من لەو جەلسەیە لە کاتی دابشکردنی پارەکە با لەوێ بێ تێگەی ئەمە فڵان کەس ئافرەتە کچێتی ئەمیان کوڕێتی ئەمیان دایکێتی ئەمیان باوکێتی ئەوە پارەی تۆیە ئەوە پارێتی ئەو پارەی تۆیە بۆ شێوێ دابش بکرێ یعنی مامۆستاکە خۆی بیدا بەدەستیانەوە بۆی سبێنێ هیچ کەسێک لێ لە کەسێکی تر نەکا بۆیە بەم شوێ دەبێت تەوزیع بکرێ و دابش بکرێ ئەمما کەسێ بێت خۆی سبێنە بەسەر پارەکەیە وا بزانێ وەکو شیری بەردایکی حەڵاڵێتی ئەو جاکە مڵک و سەرۆت و سامانێکی زۆری هەیە دوو وەرەقەتدا بەم خوشکە و وەرەقێکدا بۆ خوشکە وەک ئەوەی کە خێریان پێ بکە ئەمە زوڵ مستەمە خوای گەورە مشتەق پاداش خێرباتەوە مامۆستای بەڕێز لە مەسەلەی میراتەکە ئەگەر تۆزێک بڕێنە ئەولا مەسەلەی بەخشینیشمان هەیە باوکێک جا پارە بێت جا زەوی بێت بەخشیوێتی خۆی لە ژیانایە وەکو هەدیە بە منداڵەکانی بەڵام منداڵێکی کردوتە سەرپەرش بۆ منە کوڕێکی کردو سەرپەرش کە ئەو پارەیە ئەو ماڵە ئەو زەویە جا ڕەنگە بۆ نمونە چەند فەردە گەنمێک بێ هەر شتێک بێ دابەشی کا بە سەریانە بەڵام بە هەمان شێوە قۆڕخکاری هەیە لای برایەکەوە ئەمەش هەر هەمان حکمی مەسەلەی میراتەکەی هەیە بەتەکید یعنی ئینسان کاتێک شوێشی پێست پێدرا دەبێت ئەو پەڕی بە ئەمانەتەوە شتەکە بەجێبێنێ یعنی کە بۆ نمونە باوچێک پارچەی عەرزێکی هەیە کەس نایچێڵێ داوێتی بێچێک لە کوڕەکانی ئەوەی چێڵێ ئەم معنایەوە نییە کە بۆ بە مڵکی ئەو با 10 ساڵش بیچێڵی و 20 ساڵش بیچێڵی تێگەی برا ئەمە شتێکە پێت دراوە بیچێڵە هەتا ئەو وەختەیەکەوە باوکت ئیزنتەدا ئەستی عەرزەکە هی باوکەکەیە و میراتیە بۆی کە کەسێک 10 ساڵ یا 20 ساڵ چێڵاوێتی نابێ بە مڵکی ئەو بۆی دەگەرێتەوە بۆ ئەستی بابەتەکە بۆی ئەمە ئەمانەتێکە لەژێر دەسەڵاتی ئەو کەسەیە یا بۆ نەدوکانێکە هی باوکەکەیە ئەم لە ناوێ ئیشەکە کارەکات تێگەی جاری وا هەیە باوکەکە چاوپۆشی لێ کردو لەوەی کەوا کرێتوانی لێ وەرناگرێ چونکە دەسی ناڕۆیە شتێک لەو جۆرە سبێنێک کە باوکەکە مرد معنەوە نییە کە ئەیترمە مڵکی ئەوە چونکە چەند ساڵەتیدایە بەڵکۆم بە ئەمانەت تۆ یعنی بەڵکو ئەمە هەندێک لە بەشی براخوشەکان شتیدایە بەڵام ئەوان چاوپۆشیان کردو لەوەی کەوە تۆ بۆ شێوە سوودمەند بوویتە لە بەکارهێنانی ئەو کاڵایە ئەوەکانی تر سوودمەند نەبوونە بۆیە تۆ نابێت داگیری بکەیت چکە ئەمانەتێکە لەژێر دەسەڵاتی توێ پاداش خێربات مامۆستای بەڕێز بە هەمان شێوە میراتیەکە یان بەخشینەکە ئەگەر بۆ نمونە کەسێک لەوانە بەکاری بێنێت بۆ نمونە زەویەکە بۆ دەغڵودان بۆ بەروبوومی تر واتە نایداتە ئەوانی کە حەقە بەریان بکەوێت بەردەوام ئەم دەغڵودانە ئەم
بەروبوومە بۆ خۆی ئەفرۆشت و ئیسیفادەی لێ ئەکات و زەویەکەش هەرماوەتەوە یعنی خۆی دەسەڵاتدارە بەسەرە. ئایا ئەتوانین بڵین ئەم شتەی کە ئەم بەرهەمەی کە لەم زەویە دەسەکەی و ئەیفرۆشێت ئەمەش ئەبێتە پارە و ماڵێکی حرام بۆ خۆی و مناڵەکانی؟ بێگومان یعنی ئینسان لەم جۆرە بابەتانەیە کە زۆر هەستیارە کە گومانی ئەوی تاکرێ مافی خەڵک کە بێت دەبێت ئەو کەسە یعنی مشهوری قیامەتی خۆی بخوا لە قەبر و دواڕۆژی خۆی بترسێ بچێتە لای مامۆستایەک بڵێ من کاسبی و تیجارەت و بازرگانی و زەرعەتەکەم بەم جۆرەیە، ئایشەکەی من حەڵاڵە یا حەڵاڵ نییە. تێگەیبرا چۆن کاتێ نەخۆشەکەوێت جەستەی نەخۆشەکەوێت دەچێتە لای دکتۆرێک بۆی پرس و ڕایشکە بەچی چارەسەرە بێت، بە هەمان شێو ئەو معاملە و بازرگانیەش کە حەقە کەسێکە بێ ڕاوێژکاریی بێ، ڕاوێژکارێکی ئاینی بێ، مامۆستایەکی لێهاتوو زیرەک بێت چێ پرسی پێ بکە ئایا تا چ ڕادەیەک ئەم بازرگانی و ئەم تیجارەت و ئەم زەرعەتی کە من دەستم پێویدا و حەڵاڵە و مافی خەڵکی تری تێدا نییە، بۆی کەوا بەرچاوڕۆشن بێ لە کارەکانیە، تووشی هەڵە نەبێ و مافی خەڵک نەخوا. هەر بۆیە ئەمە کاتێ باوک بە پارچەی عەرز بەیەکێک لە کوڕەکانی دەدا، ڕەنگە ئەو باوکە هەموو کوڕ و منداڵەکانی سەرپشت کرد بێ کە دەڵێ کێ دەیەوێ ئەم عەرزە بشێڵێ با بێ بیشێڵێت. بەڵام ئەوەکانی کە جوابیان نەبوو نەیانتوانی بیکەن، هیچێک لە براکان پێی هەستا ئەو کارەی کرد کێڵای. کاتێک هەتا ئەم باوکە لە ژیانا بێ و ڕێگە بە و کوڕە بدا کێشەی تیانێ، بەڵام کە باوک وەفاتی کرد ئەو کاتە ئەم کوڕە کەوا عەرزی باوکی دەچێڵێ لە دوای وەفاتی باوکیەوە ئینجا دەبێت خوشک و براکانی خڕکاتەوە، چونکە ئێستا مافی باوک نەماوە، ئێستا مافی هەموو ئەو خوشک و برایانەیە، دەبێ بیان هێنێ تەوزیعی بکە بەسەریانە، یا هەر بڵێ ئەمە هەر بە میراتی ماوە تۆ جارێدا بەشمان نەکردووە، بەڵام کاتێ منەی چێڵم ینی بەشێک لە ئیستیفادە و ثەمەرە و بەروبوومی ئەم زەرعەتە دەدەم بە ئێوە، دەبێ ڕزامەندی ئەوان لەسەر بێت چکە بەشێک لەو زەوی ئێستا بۆتە ئەوان، نەک لە دوای وەفاتی باوکیشی هەر وەکو جاران لێ بخڕێ و چۆنەڵێ بەروبوومی ئەو زەرعەتە و عەرزە بۆ خۆی بخوات. خۆپاداش خێر باتەوە. مامۆستای بەڕێزێکی تر لەم بابەتە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگای ئێمە کە ڕەنگە طبعاً بەپێی دەرەجات بێ ئەوەش بێگومان پیاوێک ئەوێت خێزانی دووهەم بێنێت، خێزانی سێهەم، بەو شێوازی کە لە شەریعەتی خوای فەرمانی پێکراوە. ئێمە باسی کەسێک ناکەین کە کەسەکە زاڵم بێ یعنی وازح دیار بە زوڵمەکە خیانەت دەکە، ئەمانە خۆی بەتەمای ئەمەیە. خێزانەکەشی واتە خێزانی یەکەمی یان خێزانی دووهەمیشی هەیە یان سێهەمیشی هەیە ڕازین. باشە کاتێک کە ڕازین ئەم کابرایە ئەم ئیشە ئەکا ئەم پیاوە ئەم کارە ئەکا لەلایەن ماڵە خەزوریەوە واتە خەزوری یەکەمی یان دووهەمی بینیمانە بۆ نمونە حاشا لە کچەکەیانەکەن حاشامان لێ کردو ئیتر کچی ئێمە نییە و ئیتر قەطع و کۆتایی پێهێنان و تەنانەت جاری وایە کەوتۆتە گوێن و تەنانەت کەوتۆتە شەڕ و شتی گەورەتریش. لە شەریعەتی خوایە لەسەر ماڵە باوکێک کە بۆ نمونە زاواکەیان ئەیەوێت خێزان پێکەوە بنێت چی لە سەریان هەیە لە شەرع بیکەن؟ ئایا ئەم تەسەڕوفاتانە شەرعی حاشاکردن لە کچ و بێبەریکردنی لە هەموو شتێک و بەم شێوازە؟ دیارە مەسەلەی هاوسەرگیری و ژنهێنان ئەتوانین بڵێین جاری وا هەیە واجب و پێویستە، جانسان ژنێکی هەبێ واجبە بیهێنێ، یادانێکی بیکا بە دوان واجبە، یا سیان یا چوار جاری واجبە ئەو بکە فەرزە لەسەری، جاری واش هەیە موباحە، جاری واش هەیە حرامە لەوەی کە یەک خێزانیشی هەبێت. تێگەی برا چونکە زوڵ مستەمەکە و مافی خێزان نادا و کەسێکی حاشا حوزور بەڕەڵایە و چاو لە دەرە و هیچ مافێک نازانێ، بۆی ئەمە بۆی نییە تەنایە خێزانیش بێنێ. ئەگەر کەسێک لەم جۆرە بوو بە هەر جۆرێک لە جۆرەکان بوو خێزانێکی لەم جۆری هەبوو و بەم شێوەیە خێزانی بەڕێکرد زوڵ مستەمیلەکە و هیچ مافێکی نادا، هەر ئەوەندەی کە بڵێن پیاوی هەیە ئەگەر بێت و بیکا بە خێزانێکی تر ئەوە ماڵە باوک دەتوانن زەخت بکەن لە خێزانەکەی تا بەم کارە ڕازی نەبێت، چونکە ئەو مافیدانێکی پێناچکە بەدوان. تێگەی برا لەم ڕێگەیەوە ئەگەر ینی با بڵین کابرا کە دەیەوێت خێزانی دووەم بێنێ یا سێم یا چوارەم خێزانی ڕازیە و ناتوانێ مافی هەردووچان بدا و بەڕێوان بەرێ، دەتوانن قسەی تیا بکەن و زەختێک لە ئافرەتە بکەن کە بەم شتە ڕازی نەبێ. بەڵام ئەگەر بێت و پیاوێکی سالار پیاوێکی بەڕێز و محتەرەم
و هەبووە و دەتوانێت دوو خێزان بەڕێوە بەرێ یا سێ یا چوار بەڕێوە بەرێ ئەو کاتەش خێزانەکەی خۆی دەزانێت مێردەکەی پێویستی پێیەتی لە جیاتیەوەی بچێ با بڵین ئارەزووی لە حرامە خاڵی بکاتەوە دەیەوێت بە حەڵاڵی بیکە ئەو کارە بۆیە ڕێگر نابێ لێی لە خوای گەورە میهرەبان دەترسێ و بیرەکاتەوە لەو ئاەتانەی کە خوای گەورە میهرەبان حەڵاڵی کردووە فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع ئەو کاتە ڕێگە پیاوەکەی دەدا زاڵێ بەسەر نەفس و غیرەتی خۆیە ئەگەر چکە مەشتێکی فیتریە هەر بۆیە مادام ئافرەتێک گەیشتە ئەو ئاستەیکەوە زاڵ بێ بەسەر نەفس و غیرەتی خۆیە و کەلامی خوای گەورە میهرەبان لەسەر سەری دابنێ پێویستە خەڵک تەشجیعی بکە پێویستە خەڵک هانی بدا دەستخۆشی لێ بکە لە پێشی هەموو ئەوانەوە ماڵی باوشی چونکە پیاو کاتێژنی دووهەم دێنێ بە دڵنیایەوە خۆشەویستی زیاتری بۆ یەکەم دروستە بێ زیاتر دەجاران و بار و ئەرکێکی گەورە کە لەسەر خێزانی یەکەمە لا ئەچێت چ سەر ئافتێکی تر دێگەی ینی ئەمە ئاسانکاریە کە با بڵێن جۆرێکە لە بەختەوەری بۆ خێزانی یەکەم بۆیە کە سوکاری ئافتەکە نابێت ڕێگری بن لەمە چونکە ئەمە هیچ پێشارکاریی تیانە بۆ ئەم ئافرەتە تجاوێ بۆ ئافتەکە بۆ خۆشی ڕازی بێ و دوای ئینسان دەبێت لە خۆی گەورە بترسێ کەسێک کە مافی خۆیەتی چێ شتێ بکڕێ لە بازار کە حەڵاڵ بێ کەس دەتوانێت ڕێ لێ بگرێ کەس ناتوانێت ڕێ لێ بگرێ پێویستیشی بۆنێ پرسیشیان پێ بکە بە هیچ بۆ خۆشیان ینی ڕێگە بە خۆیان نادەن لەوەی کەوە ڕێگری لێ بکەن تێگەی هاوسەرگیریش بە هەمان جۆرە ینی پیاوێکە احتیاجی بۆیە پێویستی بۆیەکەوە خێزانی شتری هەبێت و مافی یەکەم ناخوات و مافی هەردووچیان دەدا و پیاوێکی سالار و بەڕێز و عادلە بۆی ئەمە دەبێت دەستخۆشی لێ بکرێ بۆی کە نمونەیان زۆر بەتابێت لەوە سات وەختێکی وەکو ئێستایە کەوا ئەزانم لە هەموو کات زیاتر پێویستیان بەوەیە کە هاوسەرگیری بکەن و ژنی دووەم بێنن بەتایبەت کاتێکەوە توێژینەوە بەدواچوو نەکرێکەوە ینی با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و نەتەوایەتیشەوە ینی میلەتی کورد وا بەرەو کەمبوونەوە ئەڕوا چونکە منداڵ کەمە خەنەوە بۆیە منداڵ زۆر خستنەوە زۆر زەرورە لە ڕۆژگاری ئەمڕۆیە و باشترین دەرگاش بۆەوەی کە ئینسان چەند خێزانێکی هەبێ چونکە تەنها ئافرەتێک ناتوانێت 5-6 مناڵ بۆ تۆ بێنێ لە ڕۆژگاری ئەمڕۆیەوە زەحمەت بوو پێشتر ئاسایی بوو بەڵام ئێستا زەحمەت بووە بەڵام ئەگەر پیاوێک دوو خێزانی یا سێ خێزانی یا چوار خێزانی هەبێ و بتوانێت بەڕێیان بەرێ ئەوە زۆر بە ئاسانی دەتوانێت وەچەیەکی باش بنێتەوە و بەتوانیش تەربێتیان بدا و ئەوەشی کە خۆی دەیەوێ بۆی جێبەجێ بێ و بەرزەستە بێ و لە پێشی هەموو شێوە خوای گەورە میهرەبان لە خۆی ڕازی کا و نەوەیەک جێبێڵە لە دوای خۆی کە خوای گەورە میهرەبان بە تاکوتە ناپەرستن و عیبادەتکەن کە هەموو ئەوان لە تای تەرازوی چاکەی حەسەناتێتی پاپاداش خێرباتەوە موسا بەڕاست پرسیارەکان زۆرن بەڵام کاتەکەمان کەمە ئەمێ بە کورتی وەڵاممان بیتەوە یەکێکی تر لە کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگای ئێمە بریتێ لە تەداخولکردنی دەوروبەر لە ماڵ و عایلەکانە مامۆستا بەڕێز هەر لەو باسەوە کە باست کرد بۆ نمونە پیاوێک خێزانێکی تری هێناوە لە باتی تەرجیعکردن ئەبینیت ئافرەتانێک بە ناوی سەردان و ئەمانە دێنە ئەو ماڵە قسە بۆ ئافرەتی یەکەمەکان چۆن شوت پێکرد بۆ ڕازی بووی بۆ وابوو ئەمە تەداخولێکی تر لەلایەن دایک و باوکی ئافرەتەوە بۆ کچەکەیان یعنی شتی وا غەریب بیستومانە کە دایک و باوک هۆکار و هاندەری کچەکەیان بۆ جابوونەوە یاخود خەسوو و خەزووری ئافرەتەکە جاری وایە خەسووەکەی بە تایبەتی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ کۆمەلگای ئێمە پرسیار زۆر دەکرێەوە زۆر کەس هەیەکەڵێت تو خوا ئامۆژگاری خەسوەکان کەگەر بووکیان چاک بن ئەبینیت یعنی تەداخولکردنی ماڵی کوڕەکەی ماڵ لە کوڕەکەی تێگەدا ئەو لێو ماڵ لە کچەکەی تێگەدا ئامۆژگاریت بۆ ئەم تەداخول و تێکدەریە چییە کە لە کۆمەلگای ئێمە بوونی هەیە دیارە هەموو ئەمە بە یەک فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چارەسەر بێ بەڵام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و ئاکار و خوڕۆشتە بەرزانی کەوا لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆمان ماوەتەوە حديثك ده فرمي من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه لجواني خروجتي إنساني ما دار أويا كواز دشتيك بينك بيودي بوانيا يعني تو آفرتي شي تويتا سرداني مالك تكردوا أو بياو دو هاوسري دو خزاني هي چه پەیوەندی بە تۆ هەیە ئەم پیاوە چۆنە لەگەڵم دوو ئافرەتەیە تێگەی ینی گەیشتۆتە ئاستێک لەوەی کەوە ئافرەتەکە شەرمی نەکردووە و توێتی ئەم پیاوە چۆن دەتوانێت هەموو شوێک لەگەڵ ئێوەیە بێت یعنی غەریبترمان بیستمان موسا بەڕاست کە هیچ شاشە نییە باسیکەین بەڕاستی بەڵێ یعنی ئەمە شتێکی زۆر عیبە یعنی ئەمە
پرسیارێک نییە ئەستن لەلایەن ئەوان و هەر وەڵام بدرێتەوە یعنی شتی تایبەتی ژیان بە تایبەت بابەتی سەررجەی بینی ژن و مرد ئەم شتان هەر عیبە ئینسان پرسیاری لەبارەوە بکە دوامە چ پەیوەندی بە تۆ هەیە ئەم بابەتانە ینی کە هەر قسەشەکەی قسەی خێر بکە ئەوە هاوسەرگیریەکە ڕووی داوە لەسەر شەرعی خوای گەورە و میهرەبان خۆی تەعالا ئیزنی داوە ڕێگەی داوە شەرعی خوایە دەتۆ چاکەکار بە قسەی باش بکە هەوڵ بدە بینیان چاکە نەسیحەتیان بکە بڵێ بینتان چاک بێ ئەو خوشکیەکە دنیا پێ ڕۆژەکە و ئەم کۆتایی بە هەموو شتێک دێ خوای گەورە ئەمەی نووسێەوە بڕیوێتەوە وەخوای گەورە میهرەبان باشتر بە هەموو شتەکان شارەزایە یعنی چوار قسەی خێر بکە ئەو چ بچێتە بنج و بناوانی چۆنێتی ژیانی ئەم لەگەڵ ئەوە یا هەیەە قسەی ئەم ئەبا بۆ لای ئەو هی ئەمیش دەێنێ بۆ لای ئەو ڕاستی دوو زمانیە ئەم شتاوانێک لە تاوانە گەورەکان یعنی ئینسانی موسڵمان بۆ وابێت یعنی بۆ کلیلی خێر نەوێت یعنی بۆ کلیلی دەرگاکانی شەڕ بێ یعنی زۆر جاری وایە یەک خێزانیشی هەیە کەسەکە بەڵام ئافرەتانێک هەن تداخلەکەن نەزانن نەفامن ئەچن کۆمەڵێک بابەت ئەو ڕژێنن لەو ماڵەیە لە ئەو خێزانە لە ئەو ئافرەتە لە دوای وە کاتنەوە شەڕ و کێشە و مەشاکل لە نێوان ئەو ژن و مەردەیە دروستە بێت یعنی تۆ چویتە خێر و حەسەناتێک بۆ خۆت تۆمار بکەی سەردانی کەسێکەکەی بۆ شەڕ و ئاژاو دروستەکەی لە ناو خێزانێکە بەڵێ زۆر ینی ئەدهاوە ئەمە ڕێسما مۆساڵێن پیاو ڕەنگە یعنی کە ئەمە لە شەرع معلومە کە ناشەرعیە پیاو پێی ناخۆش بە بۆ نمونە کچی ببێت ئەڵەمە خۆی وەکو ڕەگەز پیاو حەزی بەوە نییە مناڵی کچی بێ بەس سوکو چۆن غەریب ئەوەیە کە ئافرەت دایک حەزی بە کچ نییە خۆشی کچ بۆ تا دوێنێ بەس مامۆسای بەڕێز لەمەوە ئەمێ ئەوە بڵێم یعنی بۆ ئەبێ نەک خەڵکی بەرودراوسێ و هاوڕێ بێن ماڵی کەسەکە تێک بن بۆ ئەبێت دایک و باوکی کوڕ و کچەکە ژیان لە کوڕ کچەکەی خۆیان تێک بن دیارە هۆکاری سەرەکی ئەوە نەزانی و نەفامیە و بە نەزانین دەستبردنە بۆ کار و ژیانی خەڵک چکە زۆر جار دایک و باوک بە حسابی خۆیان مەسلحەت و بەرژەوەندی کچەکەیان دەوێ یا دایک و باوک بە حسابی خۆیان بەرژەوەندی کوڕەکەیان دەوێ قسە لە ژیانی ئەو هاوسەرگیریە دەکەن تێکی دەدەن بە شێوەیەکەوە کێشە و مەشاکلی زۆر لە بینی ئەو ژن و پیاوەیە دروست دەکەن کە پێشتر نەیان بووە لە کاتێکا کە سەرەتا ئەم دایک و باوکە مەبەستیان ئیسلاح بووە بەڵام بە نەزانین بە نەفامی دەستیان بردووە جاری وای کێشەیەکی بچووکەیە ئەمان لە جیاتی چارەسەری بکەن کێشە گەورەترەکەنەوە یعنی ئەمە نیشانی نەفامی و نەزانیە ئەگەرنا من نازانم مەگەر دایک و باوکێکی چ ڕەحم و سۆزێک لە دڵیانە نەبێ کە بیانوێ کچەکەیان بەدبەخت بێ و بە تەلاقدانی بدەن و بە جابوونەوەی بدەن یا کوڕەکەیان بەو شێوەیە دایمە لە ناو مەشاکل و کێشە و ئاژاوەیە بێ لەگەڵ خێزانی خۆیە بەڵام زۆر جار وەکو باسم کرد ینی بە نەزانین دەست بۆ شتەکان دەبن و جاری واشە دەست بەتاڵیە هیچ ئیش و کاری نییە دەوێت لە بنج و بناوانی ئەو خێزانە بکۆڵێتەوە ئەم خێزانت ئەوە لێ بۆ داناوە بۆ ئەچێ بۆ ئەوێ بۆ ئەواکە چ پەیوەندی بە تۆوەیە کاکە ئەو ژیانی خۆیانە ژیانی خۆیانە بۆ شێوەیە هەردووکیان ڕازین چ پەیوەندی بە ئێوەیە ئەم مێزەی لەوێ داناوە ئەو شتی لەوێ داناوە ئەم خواردن ئەخوا ئەو خواردنە ناخوا ئەو کات خواردن ئەکا ئەو کات خواردن ناکە زۆر جار بیستمانە یعنی کێشەی زۆر گەورە دروست بووە یعنی با بڵێن ئافرەتێکە دایکێکە لە بووکەکەی تۆڕەیە بۆ ئەو کاتە خواردن دروستەکەی بۆ ئەو کاتە درستی ناکەی کاکە ئێمە ماڵمان جیایە سربەخۆین لەگەڵ پیاوەکەمە بۆ شێوێ ڕازین ئەوها ژیانە سوڕێنین هیچ کێشەشمان نییە بۆە بۆ خۆمان ڕێکەوتون لەسەر ئەوە چ پەیوەندی بە تۆ هەیە تێگەی یعنی بۆ ئەتەوێ تایبەتمەندیەکانی ژیانی خۆت و ئەوەیکەوە پێوەستە بە ژیانی خۆتەوە بیگەیتەوە بۆ ماڵێکی تر چونکە هەر ماڵ و خێزانێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ دەزانن چۆن ئوموری ژیانی خۆیان بڕێوە دەبن خۆداش خێربات مامۆستا بەڕێز ئەگەر لە جملەیەکی کورتە وەڵامی من پرسیارەشم بێتەوە الحەمدولله بەهۆی ئەوەی کە خەڵکانێک هەن لە کۆمەڵگا ژیرن تێگەیشتون و گوێگرن بۆ دینی خوای پەروەردگار لە مامۆستایانی ئاینی لە جومعەکان لە کەناڵەکان یعنی گوێ ئەگرن وان لێ هاتووە کە الحەمدولله بە شەریعەتی خوا ڕازین بەس کێشەیەکی ناو کۆمەلگاکەی کێشەیەکی تری کۆمەلگاکەی ئێمە ئەوەیە دوو کەس جا دوو هاوڕێ جا باوک و کوڕێ جا دوو برا جا دوو عەشیرە جا هەر چۆنێک سەیری بکەیت دوو کەس کێشە و مەشاکیلێکیانە بێ جا تەلاقە میراتە خەڵک کوژرا و هەر شتێک بووە تەرەفێکیان ئەڵێ کاکە شەریعەتی خوا چۆنە من بە شەریعەتی خوا ڕازیم تەرەفێکی تریان کە هەر موسڵمانە بە شەریعەتی خوا ڕازی نییە ئیلا مەگەر لە بەرژەوەندی بێت یان
پرسیارەکە لە محکەمەیان پرسیارەکە لە مامۆستایەکی ئاینی بەدزی تەڕەفەکەی ترەوە ئەگە بزانێت پرسیارەکە لە بەرژەوەندی ئەمەڵە با بڕین بۆ لای فڵان مامۆستا ئەگە بزانێت لە بەرژەوەندی باش شەرعیش بێ قبوڵ نییە یان ئەڵێ کاتە من بە قانونێکم لە کاتێکە قانونەکە پێچەوانی شریعەت بێ ئەو کاتە بە شریعەتی خوا ڕازی نابێت ئامۆژگاری چیە بۆ ئەو جۆرە کەسان دیارە ینی خوای گەورە ئاگای لە نیتی هەموو کەسێک و لە ناخی هەموو کەسێکە هەیە کاتێک ئەچێ هەنگاو هەڵەنێ بەرەو شەرعی خوای گەورە میهرەبان بەستی چییە مەبەستی ئەوەیە کە پارەپوری دنیای دەست بکەوێ یا مەبەستی ئەوەیە کە خوای گەورە لە خۆی ڕازی بکە خوای گەورە فەرمێ فەلا وەڕەبیکە لا یؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما سن بخوا ئیمانیان دامەزراو نییە تا لە هەموو کێشە و ناکۆکەکانیان نێنەوە بەلای تۆ تا بۆ قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاشان لە دوایەوەی کەوا خوای گەورە میهرەبان حکمیدا بەسەریانە لە ڕێی قورئان و سنەتەوە مامۆستاکە لەسەر ڕووناکی قورئان و سنەت کێشەکان بۆ چارەسەرەکان نابێ هیچ شتێک لە دڵیانە بمێنێ سەبارەت بۆ حکم و بڕیارێکەوە دراوە لە شەرعی خوای گەورە میهرەبانە جا لە بەرژەوەندی و مەسلحەتی دنیای ئەو بێ یان نەبێ چونکە زۆر جار کە ئینسان وا دەزانێت ئەم شتە لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوانەیە بەڵام لە بەرژەوەندی تۆیە چونکە کە تۆ مادەم بە شەرعی خوای گەورە ڕازی بووی ئەوە هەموو شتێکە بۆ تۆ خوای گەورە میهرەبان ئەگەر دوو عانەشت لێ بسەنێتەوە لە شوێنێکی ترە بە چاکتر بۆ تەعویز دەکاتەوە بۆیە هەموو چارەسەرێک هەموو بەختەوەریەک وا لە گەڕانەوەی بۆ دینی خوای گەورە میهرەبان و ئینسان نابێ بیگۆڕێتەوە بە غەیری دینی خوای گەورە میهرەبان و ئەوە جاری واشەیە کوفر و لە دینیش دەری دەکاتە دەرەوە ئەگەر عیلمی هەبێ بەوە چونکە خوای گەورە میهرەبان ئەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لە دوو ئاەتی پێشوە باسی ظالمون و فاسقبوونی کردووە ئەگەر بێت و خۆشەویستی و حب و پارە و سەرۆت و سامانی دنیا وای لێ بکاکەوە بەڵێ دوای ئەوە یەکەمیان کافر ئەوە یەکەمان ئەگەر بێت و بگەڕێتەوە بۆ حکمێکەوە شەرعی خوای گەوری لەسەر نەبێ و ڕازیش نەبێ با بڵێن ئەو بە باشتر بزانێ لە شەرعی خوای گەورە میهرەبان و بڵێ ئەم شەرع و ئەم قورئان و سنەتە بۆ وەختی خاتووە ئێستا من کاری فێر ناکەم ئەوە لە دینی خوای گەورە ئەگەر وانە بێت ئەگەر وانەیە بڵێ من دەزانم ئەمە حکمی خوای گەورەیە چاکە بەڵام من پارەم دەوێت سەر و سامانی دنیام دەوێت بەڵام زاڵم و فاسقە زاڵم و فاسقە و هیچێک لە گوناهە گەورەکانی ئەنجامدا و ئیتر دەبێت بگەڕێتەوە تۆبەی ڕاستەقینە بکە پرسیارەکان زۆرن بەڵام کاتەکە مەجالمان نادا ئینشاءالله لێرن بۆ کاتەکان جایتر بەخات دەگەین خوای گەورە ئەجر بێ دیرەنای بەڕێز و خۆشەویست بێگومان کێشە کۆمەڵایەتیەکان زۆرن و هەروەها پرسیارەکان زۆرن ئینشاءالله لە کاتەکانی داهاتووە باسی کێشە خێزانیەکان و هەروەها ئەو ڕووداوانی کە لە ماڵەکانە ڕوو ئەدەن و کێشە بچووکان کە گەورە ئەکرێن و هەروەها کێشەی تێکچوونی بینی مسلمانان خزمەکان بە یەکترەوە کە قسە لەگەڵ یەک ناکەن و هەروەها ئەو کێشە و مەشاکیلانی کە گەورەترن لە مەسەلەی کوشتن و بابەتەکانی دوای سەرە کێشە بۆ کوشتنی زیاتر بۆ ماڵسووتاندنی زیاتر مەسەلەی پارە خواردن لە بازاڕەکاندا ئەمانە هەمووی بریتین لە زۆرێک لەو پرسیارانەی کە لە ئێمە کراوە کاتەکەمان مەجای نەئەدا کە هەموو پرسیارەکان ئاڕاستی مامۆستای بەڕێز و خۆشەویست بکەین ئینشاءالله لە ئێوارەکانی تری ئامۆژگاریە ئەم باس و بابەتانە هەمووی بەوردی ئەخەینە بەرپرس و پرسیاری لە مامۆستانی بەڕێز دەکەین هەتاوەکو وەڵامەکەی بۆ ئێمەش و بۆ ئێوە ڕوون بێتەوە داواکارم لە خوای پەروەردگار هەموو کێشە کۆمەڵایەتیەکان لە وڵاتمان لە ماڵمان لە ناو عایلەمان هەڵبگرێت بە ڕەحم و منەت و فەضڵی خۆی لە هەموو کێشە و مەشاکیلێک ئێمەش ئێوەش بە دوور بکات هەتا ئێوارەیەکی تر لە ئێوارەکانی ئامۆژگاری لە خزمەتی مامۆستایەکی بەڕێز و خۆشەویستدا بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ بێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه